هەورامان حەمە شەریف حەمە ڕەشید ناسراو بە هەورامان گەچێنەی ساڵی 1980 لە شەری هەڵەبجە لەدایک بووە. لە تەمەنی 12 ساڵی پەیوەندی بە بزوتنەوەی ئیسلامیەوە کردووە. لە تەمەنی 17 ساڵیدا لەسەر دەستی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە فەرموودە و زانستەکانی. ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بووە. جێگری سەرۆکی لیژنەی ئەوقاف و ئەندامی لیژنەی شەهیدان و پێشمەرگە بووە. دامەزرێنەری ڕادیۆی سوننەت و لا دامەزرێنەرانی ڕادیۆی دەنگی قورئانی پیرۆزە. خاوەنی 25 بەرهەمی زانستیە لە نووسین و وەرگێڕان.